لە بەرامبەر پاراوێزخستنی پارێزگاکەیان بەتایبەت پشتگوێخستنی کەرتی تەندروستی بەشێک لە چالاکانی مەدەنی و دەنگی ناڕازی هەڵەبجە گردبوونەوە وەشداریان بە حکوومەتدا چی دیکە پشت لە پارێزگاکە نەکات. دەنگی ناڕازی هەڵەبجە ماوەی 72 کاتژمێر دەدەن بە بەرپرسانی نیشتەجێی هەڵەبجە تا فشار لە لیژنەی باڵای پێگەێنانی پارێزگای هەڵەبجە بکەن بۆ ئەوەی کۆ ببنەوە ئەجەندای خزمەت و هێنانی پرۆژە بۆ پارێزگاکە لە پێشەوەی کارەکانیان بێت. ئێمە وێڕای ئەوەی کە ڕێگە نادەین شارەکە لەلایەن کۆمەڵێک بەرپرسی نانیشتەجێەوە بەڕێوە ببرێت هاوکات مۆڵەتی 72 کاتژمێریان پێ ئەدەین تاوا لە لیژنەی باڵای دروستکردنی پارێزگای هەڵەبجە بکەن کە بە ئەجێندای خزمەتکردن و هێنانی پرۆژە بۆ پارێزگاکە و ناوەڕۆک بەخشین بە ناوی گەورەی پارێزگای هەڵەبجە کۆ ببنەوە و ڕیزبەندی بۆ ئەولەویاتی کارەکانیان دابنێن. خۆ ئەگەر نەیانتوانی ئەمە بکەن و دەسەڵات پشتگوێ خستن بگەڕێنەوە ئێرە و داوای هاوانجیمان لێ بکەن تا فشاری هەمەلایەنەی چین و توێژەکانیان بۆ ڕێک بخەین و هاوشانی ئەوان شان بدەینە بەرپرسیارەتی ئەم خۆناخە. هەڵەبجەیەکان دەڵێن کێشە و گرفتەکانی هەڵەبجە گەورە و هەمەلایەنن سەرباری کێشە خزمەتگوزاریە گشتیەکان وەک کۆی شارەکانی دیکە هاوکات دۆخەکە لە شارەکەیان خەمێنەرەن نمونەش بە خراپی کەرتی تەندروستی و مەترسی تەشەناسەندنی ڤایرۆسی کۆرۆنا دەیەننەوە کە لە ئێستادا لە خراپترین ئاستدایە. ئەمە نیشانەی ئەوە نییە دوێنێ بڕێک پارە بۆ تەندروستی هەڵەبجە تەرخان کراوە ئیتر بەس بێ کافی نییە لەبەرەوە بێ ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە تا لە بەکو لە بەیاننامەکە و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی هەڵەبجە بینیتان کە داوا ماوەیەک دیاری کراوە بۆ حکوومەتی خۆجێیشە بێ ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە تاوەکو هیوادارین کە هیچ جۆرە کاردانەوە و شتێکی خراپ نەبێت چالاکی مەدەنیەکان بەردەوامیانە بێت. داواکردنی بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ ئەوە بۆ خزمەتگوزاریەکان زیاتر بێت بەڵام بەداخۆدا بە پارێزگابوونی هەڵەبجە ئەبینین کارتەکان تەواو فەلەجان کردو یعنی تەواو بە شێوازێکی گشتی توانین بڵین خەریکە بەرەو شکزیێنانی شارێک ئەچین. دیارە کێشەی هەڵەبجە تەنها کێشەی تەندروستی نییە هەڵەبجە سەر تا با سێکتەرەکانی کێشەی بەڕێوەبردننی هەیە کێشەی خزمەتگوزاری هەیە کێشەی وەبەرهێنانی هەیە 35 ناوچەی گەشتیاری لە سنووری هەڵەبجە هەیە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بچووکترین پرۆژەی نێناتە ئەم سنوورەوە بە شێوازێکی گشتی تەواو لە ڕووی خزمەتگوزاری وەبەرهێنانەوە هەڵەبجە گرفتی هەیە. گەرچی حکوومەتی هەرێم بڕی 500 میلیۆن دیناری بۆ کەرتی تەندروستی هەڵەبجە تەرخان کردووە بەڵام بەوتەی بەرپرسانی کەرتی تەندروستی ڕەوشەکە لە مەترسیدایە و ڕەنگەوە بە زوویش کۆنتترۆل نەکرێت بۆیە پێویستە ژێرخانێکی بەهێز بۆ کەرتی تەندروستی و تەواوی سێکتەرەکانی دیکەی پارێزگاکە دابین بکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.